بیسەران و بینەرانی بەرنامەی پەیامی تۆ لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێت. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشە ناوکارانم بۆی نەومیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەمڕۆژ لە نێو شاری سلێمانی لە نێو بازاڕ دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی وتەیەکی کوردەواری کە دەڵێت باوک حەز ئەکات کوڕەکەی لە خۆی پیاوتر بێت، یاخود بە مانایەکی تر دایک و باوک حەز دەکەن منداڵەکانیان چ کچ بێت چ کوڕ بێ لە خۆیان باشتر بێت. ئێمەش دەپرسین تۆ وەکو دایک و باوکێک چه هەوڵێکت داوە بۆ ئەوەی منداڵەکەت لە خۆت باشتر بێت؟ ئایا تەنها ئەمە قسەیەکە یاخود بەکردەوە هەنگاوت بۆ ناوە؟ باشە تا ئێرە خۆ ئەگەر حەز ئەەکەی منداڵەکەت لە خۆت باشتر بێت، ئەم هەموو منداڵە خراپە چییە کە زۆر جار کۆمەلگا گیرەخوا بەدەستیەوە؟ ئایا خراپی دایک و باوکەکانە یا منداڵەکان لاسارن و گوێ بۆ ئامۆژگاری دایک و باوکیان ناگرن ئەم منداڵانە؟ ئەم پرسیارە و ئەم بابەتە لە نێو خەڵکە باس و خواسی لەسەر دەکەین. بابزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە؟ فەرمونون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. لە نێو کوردەواریە وتەیەکەیە ئەڵێ دایک و باوک حەز ئەکەن منداڵەکانیان لە خۆیان باشتر بن، یان ئەڵێ باوک حەز ئەکەن منداڵەکەی لە خۆی پیاوتر بێ. جاری واشە لە با کوڕەکەی لە باوکی پیاوتر بێت. چەند مناڵە هەیە؟ دوان. خوا لە دەستێنێ. سپاس. تا چەند هەوڵت داوە بەو جۆرە پەروەردەیانکە کە لە خۆ باشتر بن؟ وڵای ئەوەی لە تواناماوێ هەوڵم بۆیەوە کە زیاتر بڵێن خزمەتیان بکەم و نوقسانیان نەبێ و زیاتر پەروەردەیان بکەم. لە ڕووی مادەوە باز ناکەم، لە ڕووی پەروەردەوە باس دەکەم. پەروەردەوە جەنابی وا پێڵێم، یعنی حەزم کردەوە چاک بن، ڕێز و احترامی خەڵک بگرن، تێگەی عاقڵ بن لە شوێنانە، ئەمانە هەمووی فێر کردو. ئەمە یەکییانە لەگەڵ خۆمە. ناو چییە؟ دیە. دیە یان بابە چۆنە پەروەردە ئەکا؟ زۆر باش. باشە لەگەڵە؟ زۆر. تۆش هەوڵ دەی ئامۆژگارەکانی بابەت جێبەجێکەی؟ بەڵێ. ئافرین سەرکەوتوبی ئینشەڵڵا هیوادارین دوا ڕۆژێکی باشە بۆی خزمەتی میلەتەکە بکەیت. باش؟ باشە قوربان، زۆر جار لە نێو کۆمەلگایە بە سەدان مناڵە بینین، مناڵێکی لاسار خواروخێت، مناڵێکی زیانی بۆ کۆمەلگا هەیە. ئەمە ئایا ئەم مناڵە خۆی لە ئەزەلەوە کەسێکی خراپە بنیەتی هەروە هەڵکەوتووە یان دایکباکان خۆیان خراپن بۆی ئەم مناڵانەش ئاوان؟ ئەوانە گەڕێتەوە بۆ دایک و باوک باش پەروەردەیان ناکەن، تێگەی ئامۆژگاریان ناکەن، تێگەی شتیان فێر ناکەن، بڵێ دانیشە مەسەن قسەی خۆشی لەگەڵا بکە، بڵێ ئەوە باشە ئەوە بکە، ئەوە خراپە ئەوە مەکە. ئەنی ئەمانە هەمووی هەیە بۆ دایک و باوک. ئەگەر تۆ پێی بڵێ ئەو مناڵە مێشکی سافە، هەموو کاتێک قسەی جوان وەرەگرێت، شتی خراپی پیشان مێ، شتی چاکەکانی پیشان بە، تێگەی ئەوە گەردۆ بۆ دایک و باوکی. ئەلەم شاشەیەوە پەیامە چێوە مناڵەکانێت چیان پێڵێ؟ من ئەڵێم هەموو هەر نەکەر من هەموو دایک و باوکێ پێویستە ئامۆژگاری مناڵەکانیان بکەن، تێگەی پەروەردەیان کەن بە جوانی، نوقسانیان نەبێ، بێ پارەیان نەکەن، چیان حەز لێ بۆیان بکڕن، تێگەی پێداویستەکانی ژیان بۆ مناڵ چیە بۆیان بکەن، تێگەی ئەوە پەیامی بۆ منە بۆ هەموو دایک و باوکێک. تۆ تا چەند هەوڵت داوە لەگەڵ مناڵەکانتە کە لە خۆ باشتر بن؟ وڵای من هەوڵی زۆرم لەگەڵا هەوڵی زۆرم لەگەڵا داون بۆ کە باشتر لە خۆشم باشتر من هەوڵی زۆرم لەگەڵا داون کە مناڵێکی باش دەرچێەوە کە پەروەردەیەکی جوانی بکەم. باشە لە بەڕێستە پرسم، ئەم وتێ لە ناو خەڵکە زۆر باوە، بەڵام زۆر جار ناو کۆمەلگا پڕە لە مناڵی خراپە. ئایا ئەم منداڵانە خۆیان لە ئەزەلەوە هەر خراپن یا دایک و باوکان خراپن یا دایک و باوکان هەوڵیان لەگەڵا نەداون؟ وەڵای ئەوە کێشەی هی مناڵ دوور خەتای ئەدانی شەهی ئەوەیە لە پێشەوە بە دەستێکی جوان و بە سوڵێکی جوان و بە پەروەردەیەکی جوان ڕایان بێنی، چ دایک بێ چ باوکە بێ پەروەردەیان بکە و قسەی جوانیان بۆ دانێ کە کەوتنە سەر پێ ئەبێ هەوڵێکی باشیان لەگەڵا بێ کە بە پەروەردەیەکی جوان پەروەردەیان کەی. تۆ حەزەکەی مناڵەکان لە خۆ باشتر بن؟ بەڵێ. ئالێرەوە پەیامت چێ بۆ مناڵەکانت چیان پێڵێ؟ وڵای پەیامەوەیە سەرکەوتوو من و ئەمانە و پەیامەوەیە بە جوانترین شێوە پەروەردەیان کەین و سەربەرز بن و ئەمانە و لە ناو کۆمەلگا دیار بن و کە پەروەردەیەکی جوان بکرێن و بەیانی بڵێن ئەو دایک و باوکەی خەڵک ڕەحمەت بۆ بنێرێکە بڵێ ڕەحمەت لێبێ بۆ ئەو پەروەردەیە و دایک و باوکە کە کردی. هیوادار منە سەربەرز بن و سەرکەوتوو بن. وڵای من بە تایبەتی ڕۆبعکی ژیانم داناوە بەس بۆ پەروەردەکردنی مناڵ. ئەخوا بە زیادە مناڵەکانیشم زۆر باش. منداڵەکان هەست ئەەکەی گوێڕایاڵی تۆن؟ بەڵێ زۆر. باشە تا چەند لەگەڵ ئەوەدای کاڵێ مناڵ لاپەڕێکی سپیە
دایک و باوک چۆنی بیاوای نووسێتەوە زۆر ڕاستە قەناعەتم بەوە هەیە. ئەی باشە زۆر جار ئەبینی لە نێو کۆمەڵگایە منداڵی تایە خراپکارە زەرری بۆ خۆی و بۆ دایک و باوک و بۆ چواردەورەکەش هەیە تەنانەت دەزەکانی ئاسایش و پۆلیس گیریان خوارە بەرەسیەوە ئەمانە ئایا مناڵەکە خۆی لە ئەزەلەوە هەر بوونیەتی خراپ هەڵکەوتووە یان خەتای دایک و باوکە نەخێر خەتای دایک و باوکە توانێت پەروەردەیەکی جوانی بکەوا دەرنەچێ. مناڵەکان تەمەنیان چەنە؟ مناڵەکانم لە 5 ساڵەوە تیاتی تا 14 ساڵ. بۆ بێڵێت پەیامە چی بۆ مناڵەکانە ئالەم شاشەیەوە مناڵەکان ئەڵێ چی؟ لای پێم ئەوەیە مناڵەکانم هەتا بخوێنن بەوەی کەسێکی باشیان لە دەرچێ ینی من بمن بە مامۆستایەک بۆ مناڵەکان دواتر لە مەکتەبی وا دەربچین کە شانازیان پێ چەند مناڵە هەیە؟ قوربان هەش خزمەکاری تۆمێ یا ڕەبی خوالت نەسێن ئینشاءالله خاتونانتیان نیە؟ نەوەڵڵا دەیشەڵا خوای گەورە بەشە با ئەگەر حەزی لێ بێت ئیتر خوا بەش لای خوایە ئەوەی خوا تەوزعی کرد بێ هەرەوەیە بە دەسەڵاتی کەس نییە. بەڕێزم لەنێو کۆمەڵگەی کوردەواریدا پندێک هەیە وتەیەک هەیە ئەڵێ دایک و باوک حەزەکە منداڵەکانی لە خۆی باشتر بێت یان ئەڵێ باوک حەزەکە منداڵەکەی لە خۆی پیاوتر بێت تۆ تا چەند هەوڵە داوە بە تایبەتی کە تۆ هەموو مناڵەکانت کوڕن لەخوا بەزیابێ هەژ مناڵ هەیە خوا لێو نەسێن ئینشاءالله تا چەند حەز ئەەکەی منداڵەکانە لە خۆ باشتر بێت و تا چەند هەوڵە بۆ داوە هەموو کاتێ حەزەکەم لە خۆم باشتر و چاکتر و پیاوتر بن لەبەر ئەوەی کە خەڵ لە ناو خەڵقا و هەموو باوکێ وایە هەموو باوکە حەزەکە منداڵەکەی لە خۆی پیاوتر بێ لە خۆی باشتر بێ ڕێک و پێک بێ و بەعەیب بێ و کەس حەز بە هینی ماڵ و مناڵی خۆی ناکە. باشە حەز جیایە لەگەڵ هەوڵدانە هەموو کەس حەزەکە بۆ نمونە گیفانی پڕ بێت بەزەکە من نەچم کاسپێ بکەم بەچی گیفانم پڕ بێ ئەبێ هەوڵی بێ وانە ئەبێ هەوڵ بی ئەبێ بڕێ بە دوای منداڵە گەورەکە و تەمەنی چەنە؟ تقریبا هەشتاویەکە. لێ ڕازیت؟ بەڵێ. ئەو ئامۆژگارانی کە تۆ کردوتن هەست ئەەکەی لە خۆیان جێبەجێ کردووە هەست ئەەکەی کەسێکە کە تۆ شانازی پێوە ئەەکەیت؟ لەبەرەوەی من خۆم خەریکی کەسابەت بووم ئەوانیشم لەگەڵ خۆم جوڵانوە بۆ کەسابەت کە لەبەر ئەوەی ڕێگەیەکی وا بگرێنە بەر کە بتوانن خۆیان بەخێوکەن و احتیاج و محتیاج و بەملا و بەولایە تووشی سەرکوتە و ئەم لاولانە بن. زۆر جا لە کۆمەلگای ئەبینی منداڵی زۆر خراپی تێدایە خەڵک گیری خوارە بەدەستیەوە دایکوا گیری خوارە بەدەستیەوە باوکی وای لێ کردووە ڕووی نایە بچێتە مەجلیسێکەوە دابنیشێت ئایا ئەمە مناڵەکە خۆی لە ئەزەلەوە خراپە یان دایکواوەکە نەیانزانێت پەرۆدەکەن و خۆیان خراپن؟ ئەوە بەهۆی ڕەفیق و برادەرەوە خراپە بێ چوختیە بێ بەهۆی ڕەفیق و برادەرەوە سەیرەکەی فێری جگەرە خواردنە بێ ئەم باوکە جارێ دوو جار سێ جار مەقسەد 10 جار هەوڵی لەگەڵەدا ئیتر وای لێیەکە ئەم مناڵە هەر سەیرەکەی چوختیەکەن فێری ئەوە بێ ناگەڕێتەوە لە شت فێری لە دوانی خراپەوە فێری چەقۆ هەڵگرتن و چەقۆ شێن و فێری ئارەق و مەشروب و شت دەبێت تازە ئیتر ئەم باوکە چی لێیکە. ئالێرەوە پەیامە چییە بۆ مناڵەکانە بۆ کوڕەکانە داوای چیان لێەکەیت؟ والله داوای ئەویان لێ کەم لە ناو خەڵقا ڕێک و پێک بن و پیاو بن و بتوانن ماعیشەتی ماڵ و مناڵی خۆیان بەخێ و بەرن بەڕێوە و من حیشتێک کەم ناوێت تەنیا ئەوە ئەمەوێت کار ڕێک و پێک بن بەعێب بن لە ناو ماڵ و مناڵ و هینی خۆیانە. زۆر حەزەکەم بە خۆم باشتر بێت. حەز جیایە هەوڵدان جیایە تا چەند هەوڵت داوە؟ زۆر وەڵام زۆر هەوڵەدەم هەوڵداوە پەرۆدەیەکیان بکەی کە جێگەی شانازی تۆ من لە دوو ڕۆژدا بڵێن فڵان کەس مناڵێکی پەرۆدەکە ڕەحمە لە دایک و باوکی لە دوای خوانەخواستی نایە هەمومان ئەمرین لە دوای مردنیشە خەڵک ڕەحمەتی بۆ بنێرێ ئیشەڵڵا هیوادارم وا بێت. باشە زۆر جار لە کۆمەلگەرە دایک و باوک گیرە خۆمە دەست مناڵی خراپەوە ئایا ئەمە دایک و باوک خراپی خۆیانە یا مناڵەکە خۆیان لە ئەزەلەوە خراپە؟ دایک و باوکیش دەورە بینێت بەڵێ زۆر. پەیامە چییە بۆ ئەم دوو مناڵە جوانت؟ هیوام وایە زۆر لە خۆم باشتر بن. وەڵا هەتا پێم بکرێ پێم خۆشە مناڵەکەم لە خۆم چاتر بێ باشتر بێ سەربەرزیە بۆ تۆزانانی سەربەرزیە ئایچوو چەند مناڵە هەیە؟ 5 خۆی گەلێو نەسێ ئینشاڵڵا شکر گەورەن تەمەنیان؟ ئارە وەڵا هەستە کردووە ئەو ئامۆژگارانەی کە تۆ کردوتن لە ژیانتە هەست ئەەکەی جێبەجیان کردووە و تۆیان دڵخۆش کردووە؟ باڵێ ئارە وەڵا بێقسان نەکردوین لە خوای بەس زیاد بێ. باشە زۆر جار لە کۆمەلگای ئەبینی مناڵە بینیت
کۆمەلگا گیرەخوا بەدەستیەوە دایک و باوە گیرەخوا بەدەستیەوە برادرانی ئاسایش پۆلیس گیرە خۆن بەدەستیەوە خەڵک لە دەستیان بێزارە ئایا ئەمە خراپی دایک و باوکە کە نازم ناڵگەی پەروەردەکان ناڵگە خۆی خراپە حتمما ئەیتوە ئەم جینەی پێشەوە لە ڕووی دایک و باوکی هەڵە گەڕایەوە بێ قسەی دایک و باوکیە کرد چیت بکا بە قسەیە کردی ئێمە خۆمان باوکم بیکوتا بۆ چ شوێنێک بێ قسەمان ناکرد بێدڵیمان ناکردن هەروایە کاکە گیان تۆ خۆت ئامۆژگاری مناڵەکەت کەی و ڕای بێنی لەسەر هەموو شتێکی هەروە دەرەچێ دایک و باوە گرنگە ئەی چۆن حتمما ئەی تۆ هەر نەبیستوە دایک و باوک چەند سەرچاوەیەکی ژیان و تەندروستە ئالێرۆ پەیامە چێ بۆ مناڵەکانە پیانەڵی چی داوای چیان لێ چاویان ماجەکەم و خوایە هەر ڕوو لە چاکە بوون و ڕوو لە پیاوەتی بن و خوای گەورە سەربەرزیانکە دای حاجگان چەند مناڵە هەیە 5 خی گەلێ نەسێن ئینشاءالله تۆش تەمە درێژ بی بۆیان لەنێو کوردەواریدا قەولێک هەیە وتەیەک هەیە ئەڵێ دایک و باوک حەزەکە منداڵەکەی لە خۆی باشتر بێت یا ئەڵێ باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی پیاوتر بێت تۆک و دایکێک تا چەند هەوڵت داوە منداڵەکە لە خۆ باشتر بێت والله تا توانام هەم هەوڵم داوە باشتر بێ ئامۆژگاری باشە کرد ئارە والله باشکرەوە نەباشن لە خوای دەست یعنی هەست ئەەکەی مناڵەکانە ئەو ئەمۆژگارانی کە تۆ کردوتن لە ژیان تا جێبەجیان کردووە بەڵێ بەڵێ ئارە والله دڵە پێیان خۆشە ئارە والله ئارە والله دڵم گیان خۆش باشدایە حاجی زۆر جار ئەبینی مناڵ لە کۆمەلگادا خەڵک گیرەخوا بەدەستیەوە دایک و باوە گیرەخوا بەدەستیەوە یعنی بە جۆرێکە خەڵک هەراسانە بەدەستیەوە ئایا ئەمە خراپی دایک و باوکە نازانە پەروەردەکان مناڵەکە خۆی خراپە والله هەیە دایک باوکی باشە مناڵەکەش خراپە هەیە بڵێم چی ئارە والله چی بۆ مناڵەکانت ئەڵەی لێرەوە داوای چیان لێ ئەەکەی والله دای ئەوان لێکەم لە ئەوە نەباش بن هەچی خەڵک بێ مەحتیان بکە باش بن بۆ تۆ جێگەی شانازیێوایە والله هەتا ئێرە دایکان و باوکان دەڵێن پێمان خۆشە منداڵەکانمان لە خۆمان باشتر بێت زۆربەشیان دەڵێن جێگەی شانازی منداڵەکانمان چونکم ئەوەی کە ئێمە پێماوتون جێبەجێیان کردووە بۆیە زۆر گرنگە دایک و باوک منداڵەکەی بە زۆرێ پەرۆ دەکات کە جێگەی شانازی ئەو دایک و باوکە بێت لە نێو کۆمەلگادا کەسێ بێت سوودی هەبێت بۆ کۆمەلگا کەسێ بێت جێگەدەستی دیار بێت کەسێ بێت خزمەت بکە بە کۆمەلگەی کوردەواری و بە کۆمەلگەی مرۆڤایەتی ئەمە جێگەی شانازی ئەو دایک و باوکانەیە بۆیە دایکان و باوکانی بەڕێز ئەگەر هەوڵت داوە منداڵەکە و لە کۆمەلگادا جێگەدەستی دیار بێت ئەوە بە دڵنیاییەوە توانیتە منداڵەکانە باشە ڕابهێنیت ئەگەر نێشە توانێت تا ئێستەوە بکەی لەمە دووە هەوڵ بە منداڵەکە و کەسێ بێت کە جێگەی شانازی تۆ بێت زۆر جاریش ئەو منداڵانەی کە خراپن هاوڵاتیان بۆەوەی دەگەڕنەوە کە دایک و باوەکان خۆیان خراپن نەیان توانی و منداڵەکان و باشی پەروەردەکەن بۆیە ئەمەی لێ دەرچووە هەندێک کەسیش بۆ چوون وایە دەڵێت دایک و باوک تاوانی چییە خۆی باشە کە منداڵەکەی لادەرە دەسەڵاتی ئەوی تێدا نییە و ئێمە هیوادارین دایک و باوک بەردەوام هەوڵ بدەن بەردەوام وانە بە مناڵەکانیان بڵێن کە جوانترین پەروەردەیان هەبێت بۆ ئەوەی خۆیان و خەڵکی لە دەستیان سوودمەند بن بۆ ئەوەی دەستگاکانی ئاسایش و پۆلیس بێزار نەمن بەدەست خراپی منداڵەکان و بەدەست خراپی تاکی ئەم کۆمەلگایەوە بۆ ئەوەی دایک و باوەک ڕویان هەبێ بچنە کۆڕ و کۆبوونەوەکان نەک لەبەر خراپی منداڵەکانیان سەریان داخەن ئەوەندە خراپیان کردبێ منداڵەکانیان والله من هەر هەموو وەختێک حەزم کردووە لە خۆم باشتر بە لەخوا بە زیابێ کوڕە بچکۆلەکەم دەمانگ بووە کە باوکی مردووە ئەوە هەر سێکیان ماشەڵڵا هەر سێکیان ڕێک و پێک و بە خێو کردوون و خۆشیان ئێستا خۆیان ئاگایان لە منە واتە هەم دایک بووی هەم باوک بوویت یاڕەبی تەمەندرێژ و لەش ساغ بیت خۆشبی یاخوا مناڵەکانە گەورەن شکۆ تەمەنیان الحەمدلله ئارە والله ئارە والله هەموویان پێ تەواو کردن هەموویان لەش ساغ بێ خۆشبی یاخوا تۆ یەکێکی لەو دایکانەی کە جێگەی شانازی بۆ کۆمەلگەی کوردەواری یاخوا ئارە والله باشە ئەیدایەکیان تۆ ئۆتە باوکیشان نەبوو تۆ توانیتە باشنی شوێ پەرۆدەیەکەی بەڵام هەیە دایک و باوکیشی هەیە منداڵێکی لادەرە لەرێ کۆمەلگادا خوێندن تەواو ناکە کەسێکی خراپە پۆلیس و ئاشایی گیری خوارە بەدەستیانەوە خەڵک گیری خوارە بەدەستیانەوە لەبار خراپیان ئایا ئەمە خراپی دایک و باوکە یا منداڵەکە خۆی خراپە نا ئەبێ دایک باوک عیلاقەی نییە بەوە ئەگەر ڕاستی دەوێت باوک لە ماڵ نییە دایک لە ماڵە
ئەبێ دایک ئەوانە پەردەوەکە نا باوک باوک چوزانێ ئەچێتەوە ئیشەکە پارە ئەهێنێ ئەبێ سوچی دایکە نابێ بڵێ مناڵ بچووکە نابێ بڵێ باوکت هات شکاتە لێەکەم باوکت هات ئەوەکە خۆت تربیەتی بەرە من بووم بە ڕەفیقی مناڵەکانم هەرسێکی کوڕە بووم بە ڕەفیقی مناڵەکانم یەکشت بوو کوڕی من پێم بڵێ من ڕەفیقی ئەوە ئەوە بە ڕەفیقایەتی بەخێوم کردن و گەورەم کردوون لەخوا بە زیابێ کەوتم تۆپم شکا هەرسێکیان نەیانزانی چیم بۆ بکەن هەرسێکیانە گریان بە خۆی و مناڵ و ژنیان کەواتە چی بچێنی ئەوە دووریتەوە ئەرێ والله چۆن بە تربیەت بە خێویان کەی لە ئەوڵەوە حتا کوێستە لێم نەیاوە بۆچی لێیان بم بە تربیەت بە خۆشی بژی بۆچی لەدایک لە مناڵی خۆی بە من ئەیبینیم لە بازار کە لێیانەیان هەر گڕم تێبەرەبێ معنای نییە پەیامە چی بۆ مناڵەکانە لێرەوە ئەوەی چیان لێ ئەەکەی والله داوای لێکم لەشیان ساغ بێ بخاتری ئەم وەخت و سەعاتە هەر سەریان بەرز بێ وەکو حتاکو ئێستا بەرزن سەریان بەرز بێ لەنێو کوردەواریدا پندێک هەیە ئەڵێ دایک و باوک حەزەکە منداڵەکەی لە خۆی باشتر بێ ئەڵێ باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی پیاوتر بێ تۆ تا چەند هەوڵت داوە مناڵەکە لە خۆ باشتر بێ زۆر هەوڵماوە سێ هەر هەوڵم هەر لە خۆم چاکتر بێ چەند مناڵە هەیە وڵا بەرەی سێ ژنمەیە سێ ژنە هەیە ماشەڵڵا یەکیان ماوە دەیخوای گەورەی جیگا بۆت سەلامەت بیاخۆ باشە قوربان ئەو ئامۆژگارانەی کە تۆ کردوتن با بڵێن چەند مناڵە هەیە سەرەتا بزانم 5 کوڕ و 7 کچمەیە خوای لەسەر 12 مناڵ ئەم 12 منداڵە ئەو ئامۆژگارانەی کە بەڕێزە کردوتن هەست ئەەکەی لە خۆیانە جێبەجیان کردووە لەخوا بە زیابێ لەخوا بەزای لە خۆمی زۆر چاکتەکەن ئەوەی پێم وتون بێگویان نەکردووە باشە تۆ 12 مناڵی خوالت نەسێنێت بەرەی سێ ژنیش بوون کە زۆر جار ئەمە لە ناو یەکە ئەم بەرەی ژنانە لەوانەیە کینە دروست بێ لە بینیانە تۆ توانیت ئەم هاوسەنگە ڕاگری جێگەی دەستخۆشیە بەڵام باوکی وە ئەبینی یەک منداڵی هەیە پێی کۆنتترۆل ناکرێت خراپە مناڵەکەی ئایا ئەمە خراپی دایک و باوکە نەزانی دایک و باوکە یا مناڵەکە خۆی خراپە واللهی باوکو دای نایە مناڵی خراپ بێت پێی خۆی مناڵی خراپ بێ قەت باشە پێخۆشبوون جیایە ئێستا من حەزەکەم ئەگە پێخۆشن بێ بڵێ وامەکەەوە نەکە کوڕەکە بگوینەکە ئامۆژگاری دەورە بینێوانی ئامۆژگاری دەورە بینە چۆن زانەیەگەی ئەڵێ مناڵ لاپەڕێکی سپیە دایک و باوک بیەوێت چی لەسەر بنووسی ئەوەی لەسەر نووسێ ئەی تەبعەن بەرەوەڵڵە بەرەوەڵە مناڵ چی پێ بڵێ بە مناڵی ئەوە چ دەگوی مشکی لێرەوە پەیامت چییە بۆ منداڵەکانە والله پێم ئەوە هەتا ماون چاکە بکەن هەتا توان چاکە بکەن خەت بەلای خراپانە چن ئەی وەک باوکێکی بە ئەزمون کە سەرکەوتنێکی باشە بەدەستێنە لە پەردەکەی مناڵەت چی بە دایک و باوکان ئەڵی بۆی مناڵەکانیان هاوشەوەی تۆ بە شێوەیەکی باش پەروەردەکەن کە لیان ڕازی وڵایان پیاڵمە تا ئەتوانن ئامۆژگاریان کەن و با بەرەکوبێکی گەورە بن و ئیشی چاکن ئیشی خراپ نەکەن بەدڵنیاییەوە پەندە شتێکی زۆر ڕاستە هەموو دایک و باوکە حەزەکە مناڵەکەی لە خۆی باشتر بێ لە هەموو ڕوویەکەوە ئینشاڵڵا من بەرنامەم بۆ داهاتوومەگە ئینشاڵڵا خوای گەورە مناڵی پێبەخشیم مناڵێک بێ بەڕاستی لەسەر شریعەتی خوای گەورەیکەم خزمەت بە کۆمەڵگاکەم و بە دینەکەم کە بەو شێوەیە پەروەردەیکەم کە بەڕاستی جێگەی شانازیم بێ بۆ داهاتووم و جێگەی شانازیم بێ بۆ گەلەکەم و بۆ ئاینەکەم ئینشاڵڵا زۆر جار ئەبینیت دایک و باوک بەدەست منداڵ و گیر ئەخوات کۆمەلگا بەدەستەوە گیر ئەخوات دەستگاکانی ئاسایش و پۆلیس بەدەست خراپی ئەم منداڵۆ گیر ئەخۆن ئایا ئەمە خراپی منداڵەکەی لە ئەزەلەوە یان دایک و باوک خۆیان خراپن نازان ئەم منداڵانە پەروەردە دەکەن نەخێر بەدڵنیاییەوە چونکە هەموو مناڵێک وەکو فەرمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ كل مولود يولد على الفطرة يعني مناڵ لەسەر سروشتێکی باک لە دایکە بێ بەڵام بەدڵنیاییەوە یا دایک و باوک و کۆمەڵگا و دەوروبەرەکەی ئەیگۆڕن ینی زەمبی مناڵەکە نییە کە خراپ دەرچێت بەدڵنیایی و کۆمەڵگاکە ئەیگۆڕێ پەیامت چیە بۆ دایکان و باوکان پەیامم بۆ دایکان و باوکان ئەوەیە کە زۆر لە خەمی پەروەردەی مناڵەکانیان نابن نەک تەنها لە ڕووی مادیەوە لە ڕووی پەروەردەیەکی جوانیان بکەن ئاگایان لە مناڵەکانیان بێ کات بن بە مناڵەکانیان تەنها ئەو نیە مناڵەکەت بیبی بۆ گەشت و سەیران جلو بەرگ و خواردنی بۆ دابینکەی بڵکۆ بێ پەروەردەیەکی ڕاست و دروستیکەی تا تاکێکی باش دەرچێ و خزمەت بە کۆمەڵگا بکە ئەزانی لە ڕووی شەرعیشەوە باش و خراپی مناڵ
خێر و شەڕی مناڵ دایک بۆ کتیا بەشدارە بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوەم بۆ قیامەتی بۆ دنیای لە خێر و شەڕیا دایک و باوکی بەشدارە وەڵایی بەس بە حاڵی خۆم زۆر هەوڵیەوە ماوە هەروەش بینم کردوتە و لە بیریشم نەکردوەوەی لە باو باپیران چەند مناڵە هەیە سیان تەمەنیان گەورەیە نەوەڵا گەورەکان 12 ساڵ خوای نەسەنی ئەو 12 ساڵ و ئەو تەمەنی کە جەنە باسی کرد هەست ئەەکەی ئەو پەروەردەی کە تۆ کردوتە ئەو ئامۆژگەرەی کە تۆ کردوتە هەست ئەەکەی لە کردەوەکانیان ڕۆژانە ڕنگدانەوەی داوە بەتاکیت باشە زۆر جار مناڵە بینی لە کۆمەلگادا خەڵەگیری خوارە بەدەستیەوە دایک و باوکی بە جۆرێک زەلیل کردووە ڕویان نابێت نام مەجلیس و دانیشن لەوانەیە لە هەر شوێنگە خەڵک بیان بینە باسی خراپی مناڵەکانیان بۆ بکات ئایا ئەمە خراپی دایک و باوکە یاخۆ مناڵەکەیە ئەگەر تۆ بەر پەروەردەی مناڵەکەەوە ئەی دایک و باوکە باڵێ تۆ لەگەڵ ئەو پەندایە کە وتەیەکی بەناوبانگەی ئەڵێ دایک و مناڵ لاپەڕێکی سپیە دایک و باوک چۆنی بێ بۆ جۆرە نووسێتەوە بەتاکیت وایە مناڵیش نازانم کە تازە بێت لە دایکیان گەورە بێگاتە حاڵەتێکی 8 ساڵی و پێویستی بەوە هەیە ڕێنمایی کرد و ئامۆژگاری کرد و شتی جوانەکانی پیشان دێت لێرە چێ لێ بە مناڵەکانە پەیامە چێ بۆیان وەڵا پەیامەوەیە ڕێکوپێک بن و عاقڵ بن و مؤەدەب بن کە چۆن شوێنێکەوە جێگەی شانازی وەڵای بێگومان هەموو باوکێک حەزەکە ئەولادی باشی دەبێت ئەمەم لە هەوڵەتەن زۆر پرسی زۆر هەمویان باسی حەزەکەن ئەزانی حەزجیا لەگەڵ هەوڵدانە ئەگەر بە حەز بێت لەوانێ من حەز لە زۆر شت بێت بەڵام کە هەوڵی بۆ نەدەمم نایەتە دیوانە ئەبێ هەوڵ بدەین وانە ئەبێ هەوڵی بۆ بدەیت ئەبێ عنی تا ئەو پەڕی مەحاولەکەی لەگەڵ مناڵەکاندا کە ئەولادێکی ساڵح دەرچن جەنابیشت هەستەکەی ئەو ئامۆژگەرانەی کە تۆ کردوتن ئەو ڕێگە ڕاستانەی کە تۆ بۆ داناون لە کردەوەکانی ڕنگدانەوەی هەیە ڕۆژانە لە 100% نە بۆچی؟ والله ئیتر کوردەواری ئەمە خوا بڵێن کوردەواری ئەمە وا فێر کراوە لە 100% نایبێت ئەو مەنهەجەی کە تۆ بۆی دانی بەڵام لانی کەم خۆ ئەبێت شتێ بێت کە جگە دڵخۆشی بێت کەسمان بڵێ بێ ئەمەلی لە دنیا نابێ ئەمە نیت لێ کەسمان بێ هەڵە و بێکەم و کورتی نین بێکەم و کوردی تەنها بۆ خوای گەورەیە بەڵام ئەبێ ئەوەی هەوڵ لەگەڵا بێ کە لانی کەم باشەکانی زیاتر بێ لە خراپەکانی بێگومان ئەبێ وا بێت ئەبێت تاوەکو ئەتوانی ئەو پەڕی مەحاولەی بۆ بکەی کە لایانی باشە بگرێن نەک خراپە پەیامە چێوە مناڵەکانت وەڵا هیوادارم پێشەکی ژیانێکی خۆش بەسەربەرن و کۆمەلگالیان ڕازی بێت دایکان و باوکان بەگشتی هاوڕابوون لەگەڵ ئەو پەندە کوردەوارەی کە دەڵێت دایک و باوک حەز دەکات منداڵەکانی لە خۆی باشتر بێ یاخود باوک حەز دەکا کوڕەکەی لە خۆی پیاوتر بێت هەمویان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە دایکان و باوکان یەکەم قوتابخانن بۆ منداڵەکانیان ئەگەر باش بن یاخود خراپن وتێکی بەناوبانگی جیهانی ژەیە کە زانایەک بە ناوی کانت دەڵێت منداڵ لاپەڕێکی سپیە دایک و باوک چۆنی بوێت چی بوێت ئەوەی لەسەر دەنووسێتەوە کەواتە ئەم وتێ ئەومان پێ دەڵێت دایک و باوک چۆن بن منداڵەکەش ئەوە دەرئەچێت کوردەواریش دەڵێت گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێت یاخود چی بچێنیت ئەوە ئەدوریتەوە بۆیە زۆرێک لە دایک و باوکان دەڵێن کاتێک کە منداڵ خراپە ئەوە خراپی دایک و باوکە کە منداڵیش باشە زۆر جارە پەروەردەی جوانی دایک و باوکە ڕاستیشە منداڵێک بە منداڵی 2 ساڵ تەمەنیەتی کە تۆ فێری کردەوەی جوانی نەکەیت کە لەو کاتۆ فێرینەکەی پەرداخی هەڵگرێبی خاتە سەر سنگەکە ئەبێت چی لێ چاوەڕوانکەی کەواتە تۆ ئەبێ پێی بڵێ ئەوە بکە و ئەوە مەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی منداڵێکی تەندروست لەسەر پەروەردەیەکی جوان دایکێکیش کە جێگەی شانازی بوو بۆ من و بۆ هەموو خەڵکێک کە خاوەنی ویژدانن وتی من 3 منداڵم هەیە بەبێ باوک پەروەردەم کردوون هەم دایک بووم هەم باوک بووم توانیمە پەروەردەیەکی جوانە بکەم کە جێگەی شانازین بۆ من ئەمە جوانترین نمونەیەکە کە دایکان و باوکان بتوانن لەم دایکەوە فێری ئەوە بن منداڵەکانە جوان پەروەردەکەن پیاوێکی بەتەمەنیش کە ئەمیش هەرجێگەی شانازی بوو کە بەرەی 3 ژن منداڵی هەبوو 12 منداڵی هەبوو توانیوێتی سەیتەرە بکات بەسەریاندا و هاوسەنگی لە لەوێندا ڕابگرێ و پەروەردەیەکی باشیان بکات ئەم 12 منداڵە پەروەردەکە بە شێوەیەکی باش کە جێگەی شانازی بوون بۆ ئەو باوکە بە وتەی خۆی کەواتە دایک و باوکێک کە منداڵێکیانیان دوانیان هەیە گیر ئەخۆن بەدەستیەوە ئەبێت چاو لەم دایکە و لەم باوکە بکەن کە ئێستا بۆم باسکردن بۆیە ئێمە هیوادارین منداڵەکانتان
بە جوانی پەروەردەکەن کە جێگەی شانازی خۆتان و کۆمەلگاکەتان بن کە جێگەی شانازی میلەت بن لە دواڕۆژدا جێگەدەستیان دیار بێت خزمەت بکەن بە کۆمەلگەی کوردەواری خەڵکی لەسەر دەستی ئەواندا فێری ڕەوشتی جوان بێت فێری چاکەکاری بێت فێری چاکسازی و چاکخوازی بێت فێری ئەوە بێت کەستەم نەهێڵێت فێری ئەوە بێت کە بەرجەستەی عەدالەت بکات فێری ئەوە بێت کە بەرپرسێکی ڕازگۆ و حەقبێژ و بوێر و بەویژدان بێت بۆیە هیواداری منداڵەکانتان پەروەردەکەن بە شێوەیەکی باش بۆ ئەوەی خۆتان و خەڵکی خۆشحاڵ بن بەکردەوەکانیان پەیامی ئەم جارەشمان لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوە گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.